ئێمە فەرمانبەرانی گرێبەست دڵخۆش بووین بە پرۆژەی ئاسایی دامەزرانی فەرمانبەرانی گرێبەست کە خۆشبەختانە بە هەوڵی هەموو ئەندام پەرلەمانەکان خوێندنەوەی یەکەمی بۆ کراو بەڵام مەخابن ئەو خۆشەی فەرمانبەرانی گرێبەست کەمی خایەن حکومت بە بیانووی نامەتیق و بڕواپێنەکەر کە گوایە زانیاریان نییە لەسەر فەرمانبەرانی گرێبەست داوای ڕژنووسەکەیان کردەوە و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان تەنها مۆڵەتی 2 هەفتەی بە حکومەتدا بەڵام لە سەرەتاوە ئێمەی فەرمانبەران و زۆرێک لە پەرلەمانتاران ئەم گەڕانەوەیمان بە گەڕانەوەیەکی نایاسایی و بابەتێکی سیاسی و دژی فەرمانبەرانی گرێبەست زانی بەداخەوە چەندان هەفتە هات و ڕۆیشت لە بەرواری 28/11/2019 حکومت بە نووسراوێکی گاڵتەئامێز و لاستیکی و بەکراوەی ئەم پرسەی هێشتەوە باشە بەڕێ سەرۆکی پەرلەمان لیژنەی یاسایی لەکوێی دنیادا هەبووە دەبۆ 12 ساڵ موچە بدەیتە فەرمانبەرانێکت بەڵام هیچ زانیاریەکت لە سەریان نەبێ ئەی هەموو ساڵێک لە کاتی نوێکردنەوەی گرێبەستەکاندا وەسڵی حسابات و 4 کۆپی پێناسی باری شارستانی و زانیاری تەواو وەرناگرن لێمان ئەی بۆ لە پاشەکەوتی موچەدا بەڕێژەی لە 150 موچەکانیان پاشەکەوت کردین ئێستا ئێوەش بڕوا بەوە دەکەن کە حکومەت زانیاری نییە ئەی چۆن دەزانن بڕی چەندیان لێ پاشەکەوت کردوین بەڕاستی ئێمە ئەم یاریکردن بە کات و درێژکردنەوەیە بەکارێکی سیاسی دەزانین بەڕێ سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی تکایە وەک نوێنەری خەڵک ڕێگەمەدەن مافی فەرمانبەرانی گرێبەست بخورێ داواتان لێ دەکەین خوێندنەوەی دووەم بۆ ڕژنووسەکە بکەن و بیکەنە مەرج بەسەر حکومەتەوە هاوشێوەی مامۆستایانی گرێبەست ئێمەش دامەزرێین